مامۆستای بەڕێز ئەی نووری چاومان خۆشەویستی کورد زانای کوردستان بانگەوازێتە لە ئامۆژگاری دڵگێران مەبە بە درۆ و بوختان دڵگران مەبە دوژمنان زۆرن لە ئاستی حەق و بەڵگەدا کۆرن دوژمنانی خوا دۆستانی شەیطان پیاوی بەڵگانین تا بێنە مەیدان هەندێکیش نەخۆش لە ڕێلا دەرن خۆیان گومڕان و خەڵک گومڕاکەرن چونکە ڕێبازی پێشینان وایە قازانج حزبێکان لە زێرۆدایە کورتترین ڕێگا بۆ ڕێگاگرتن پەنابردنە بۆ ئابڕوو بردن بە بوستان ئەوان هیچت لێ نایە خدا دەفەرمێت خێری تێدایە کەسی بوستان چی ڕوڕەش دنیایە تاوانبان بەردەم دەرگای خودایە کەسی بوستان چی ڕوڕەش دنیایە تاوانبار بەردەم دەرگای خودایە لەناو خەڵکیدا ئابووی خۆی دەبات لە کێم و زووخا و جەهەنەم دەخوات پێشینی ئەوان کوڕی سەلوولە پێشینی ئێمەش خێزان ڕەسوولە صلى الله عليه وسلم.